ڕێگریەکەی ئێران لە خەڵاتکردنی عەبدوڵڵای حەسەنزادە لە سلێمانی کاردانەوەی زۆری دروست کرد. یەکەم بەرپرسی کورد لەسەر ڕێگریەکە هاتە دەنگ و هەڵوێستی توندی ڕاگەیاند. دوای ئەوەی لە سلێمانی لەسەر داوای ئێران ڕێگری کرا لەوەی ڕێکخراوی کەریمی عەلەکە خەڵاتی ڕێزلێنان بە نووسەر و سیاسەتمەداری نێوداری ڕۆژهەڵاتی کوردستان عەبدوڵڵای حەسەنزادە بدات، بابەتەکە کاردانەوەی زۆری دروست کردووە و سۆشیال میدیای تەنی. لای خۆیەوە عەبدوڵڵای حەسەنزادە لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاند. بڕیار بوو سەعات 3 پاژنیوەڕۆی ڕۆژی یەکشەممە 12 ئایاری 2024 دیداری شکور مستەفا لەلایەن دامەزراوەی کەریمی عەلەکەوە ڕێک بخرێت و تێیدا خەڵات بکرێم. لەو کاتەی دەمانویست بە مەبەستی پێشوازی لە میوانەکان بچینە شوێنی دیدارەکە، لە پڕزەنگی تەلەفۆن لێدرا و بە ڕێزێکی دەستگای کەریمی عەلەکە بەداخ و کەسەرەوە ڕایگەیاند کە پیاوانی ئاسایشی سلێمانی دەوری هۆڵەکەیان گرتووە و ڕێگە نادەن دیدارەکە بەڕێوە بچێت. بۆیە بەناچار ئێمەمانان و هەموو ئەوانەی ئامادەی ڕۆشتن بوون بۆ شوێنی دیدارەکە ڕێگای گەڕانەوەیان گرتە بەر. عەبدوڵڵای حەسەنزادە دەشڵێت ئەوەی بۆ من جێگەی داخا ئەو ڕاستیە تاڵەیە کە دەبینم ڕێگا بە دەسەڵاتی دژە کوردی کۆماری ئیسلامی دەدرێت تەنانەت دەست لە چالاکیە فەرهەنگی و کۆمەڵایەتیەکانی هەرێمی کوردستانیش وەربدا و ڕێو شوێنیان بۆ دیاری بکات. ئەو سیاسەتمەداری کورد دەشڵێت تاڵتر لەمەش ئەو ڕاستیەیە کە بە ئاشکرا دیارە دەستگا سیخوڕیەکانی کۆماری ئیسلامی بۆ بەدناوکردنی کاربەدەستانی سلێمانی بە ئەنقەست هەڵوەشاندنەوەی دیدارەکەیان خستۆتە دواساتەکانی پێشکرانەوەی دیدارەکە. هاوکات لە بەرامبەردا ئەژیەمین یاریدەدەری ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم و سەرۆکی ئاژانسی پاراستن و زانیاری وەک یەکەم بەرپرسی کورد هاتە دەنگ و ڕایگەیاند. ڕێگریکردن لە ڕێزلێنان لە تێکۆشەری دێرین و نووسەری گەورە مامۆستا عەبدوڵڵای حەسەنزادە لەلایەن هێزە ئەمنیەکانی سلێمانیەوە ڕسوا دەکەم. ئەژیەمین ڕوو دەکاتە یەکێتی کە ئێستا دەسەڵاتداری سلێمانیە و دەڵێت لە کاتێکدا یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو ساڵیادی خۆی دەچێت، بەشێک لە بەرپرسانی ئەو حیزبە کەم تەرخەم نەبوون لە سوکایەتی و پێشێلکردنی ئەو بەهایانەی ڕەوانشاد مامجەلال بڕوای پێبوون. ڕێگریکردن لە تێکۆشەرێکی گەورەی وەکو مامۆستا حەسەنزادە و دۆستی دێرینی مامجەلال بێڕێزی و سوکایەتێکی دیکەیە بە مێژووی مام و یەکێتی. دەشڵێت هەمان ئەو بەرپرسانەی یەکێتی دەست لە پشتی کەسانێک دەدەن بۆ خەڵاتکردنی دوژمنانی گەلەکەمان و جاشی دەستی 2 و 3. کەسی یەکەمی هەواڵگری هەرێمی کوردستان دەشڵێت بێدەنگی ڕۆشنبیر و نووسەر و ڕۆژنامەنووسانی پایتەختی ڕۆشنبیری لە بەرامبەر کارەکانی ئەو جاشپەرست و جاش دۆستانە هێندەی دیکە پرسیار دروست دەکات لەبارەی هەڵوێستی ئەوانیشەوە لە هەمبەر پرسە نەتەوایەتیەکان.